لە چەمچەماڵ توانیمان کەلوپەلی خوێندن و جلوبەرجی خوێندن قرتاسێ و جانتا و پێداویستەکانی خوێندن بۆ 300 مناڵی بێناز و بێباوک لە قەزای چەمچەماڵ لە شۆڕش و تەچێ و گوندەکانی بناری خاڵخاڵان دابین بکەین. ئەمە بە هاوکاری ئەو کەسانەی کە دەستگیرۆی ئەو مناڵانیان کردووە و خۆشببختانە لە ڕێگەی سایەی هەژارانەوە توانیمان ئەم پێداویستیانە بگەینە دەستیان چکە ئەوان هەڵسابوون بە ئامادەکردنی ناوەکان ئێمەش هەوڵماندا بە دابینکردنی پێداویستەکانیان. ڕێکخراوی سایی هەژاران لە شاری چەمچەماڵ توانیمان هاوکاری بەسەر 300 مناڵی نازداری سنوورەکەی و نەخۆش و ئەو مناڵانەی کە بێباوکن و هیچ داهاتێکیان نییە. سنووری چەمچەماڵ تا گوندەکانی خاڵخاڵان و نەحەی شۆڕش و تەکەی کاکەمەند هاوکاریەکان بریتین لە جلوبەرگی قوتابخانە و پێداویستەکانی مەکتەب و جانتا و ئەوانەی کە مناڵە چاوگەشەکان پێویستیانە. جەمن لێرەمە زۆر سوپاسی زۆر بەڕێز کاک حاکم ڕەمەک ڕەمەزان قایمقامی قەزای چەمچەماڵ بکەم کە هەمیشە پاڵپشتی ڕێکخراوەکەمان بووە و هەموو کاتێک هاوکاری ئەو کەسانە بووە کە پێویستیان بە هاوکاری بووە. ئێمە بەڕاستی زۆر سوپاسی ئەو خێرخوازانە ئەەکەین، ئەو بەڕێزانە ئەەکەن ئەگەر بە قەڵەمێک ئەگەر بە جانتایەک هاوکاری ئەم پرۆژەیەمان بوونە کە بریتی بوو لە هاوکاریکردنی 300 مناڵ. و لێرەوە ئەمەوێ دامەوە لە خێرخوازان بکەم ناوی 200 مناڵترمان تۆمار کردووە کە هاوکاری و پێداویستەکانی مەکتەبیان بۆ دابین بکەن. ئینشاڵڵا بەشکم بتوانین ئەوانیش دڵخۆش بکەین لە داهاتوویەکی نزیکە و هاوکارمان بن.